ڕێزان بە قسەکردنی زیاتر لەبارەی دواکەوتنی دابەشکردنی موشەی فەرمانبەرانی هەرێم میوانداری بەڕێز سەرکەوت شەمسەدین ئەندامی پەرلەمانی عێراقمان کردووە. بەڕێز سەرکەوت ئەگەر سەرەتالەوە دەست پێ بکەین هۆکاری ڕاستەقینەی دواکەوتنی دابەشکردنی موچەی فەرمانبەران چییە؟ بەڵێ سڵاوتان لێبێ، ئێوە ئاگادارن کە لە سەرەتای ئەم هەفتەیە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ناوە ناوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان دواتر وەزیری دارایی و ژمارەیەک بەرپرسی تر کۆمەڵێک زانیاری نادروست و کۆمەڵێک زانیاری هەڵە و چاوەشەکارانە بڵاو کرایەوە و هەندێک پاشگەزبوونەوە لە زانیاریەکان هەبوو قەلەقی و نیگەرانێکی زۆری لەم خەڵکا دروست کرد و ئێمە وەکو نوێنەری هاوڵاتیانی هەرێمی کوردستان و وەکو نوێنەرێکی پارێزگای سلێمانی بەدەداچوونمان کرد لەگەڵ هاوڕێم دکتۆر غالب تاوەکو ڕاستی ئەم بابەتە بزانین. ئێمەمان دەرکەوت کە حکوومەتی عێراقی لە کاتی خۆیان کە کاتە نزیکە 18 مانگ پارەکەی بۆ هەرێمی کوردستان ناردووە، تەنها لە عێراقا دواکەوتنی موچە ڕاگیراوە نەک پارە ناردن، لەبەرەوە پارەکە نێردرا بوو و سەرەتای ئەم مانگەش حکوومەتی عێراق دیسانەوە پارەی بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان ناردبوو. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەی پچڕ ئەم موچەی دابەشکرد بوو و بەشێک لە وەزارەتەکان وەریان گرتبوو، بەشێکی شیاوەریان نەگرتبوو، خانەنشینان بۆنمونە دواکەوتبوو، شێوەیەک لە شڵەژانی دروست کرد و حکوومەت سەرەتا بەنیازی ئەوە بوو کە وانیشانی بدا کە ئەو پارەیە ئەگات تەنها بەش ئەتوانە بیا بۆ وەزارەتەکان نەک لە کاتی خۆیان دابەشیکە بەسەر وەزارەتەکانە، جگە لە 4 وەزارەت کە لە نیوەی ئەم مانگە وەریان گرت. واتە سەر لە شێواوێکی زۆری ناو فەرمانبەرانە دروست کرد کە ئێمە دیار بوو ئەمانزانی مەبەست لێی شاردنەوەی بەشێک لەو پارەیە مەبەست لێی دواخستنی دابەشکردنی موچەی بۆ مانگی 4 تاوەکو لەو ڕێگەیەوە مانگێکی تری موچەی فەرمانبەران بخۆن و ئەو پارەی کە لە بەغداوە هاتووە بیشاردنەوە. بەڵام خۆشبەختانە نەتوانرا ئەو زانیارانە لە بەغدا وەربگیرێ و دڵنیا بکراینەوە کە پارەکە گەشتووە و فشاری هەم جەماوەری و هەم ئەو هاوڕێیانەمان لە بەغدا لە پەرلەمانتارانی ترۆک و دکتۆر غالب دەستی پێ کرد و ناچار حکوومەتی هەرێم ڕوونکردنەوەیدا کە پارەکە گەشتووە. هەر دوێنێ لە ماوەی 2 کاتژمێرە ڕەکەی گۆڕی کە ئێوە ئەگادارن لە بەغداوە دوێنێ هیچ سیارە و هیچ کۆپتەرێک بۆ هەرێمی کوردستان نەهاتوە تاوەکو پارە بگوازێتەوە. بۆیە هەموو ئەو زانیارە نادروستانە ئامانج لێی بەلا ڕێیابردننی ڕاستیەکانە، ئامانج لێی سەر لێشێواندنە لە هەوڵاتیان و ئامانج لێی ئامادە حساسکردنە بۆ بڕینی موچەی فەرمانبەران، دواخستنی موچەی فەرمانبەران و کردنەوەی بە ڕوبع موچەیان نیوە موچە کە ئەمە بە هەموو شێوەیەک ئێمە ڕەتیەکەینەوە. ئامانجی ئێمەش دڵنیاکردنەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە لەوەی کە هەر زانیارێکی نادروست لەبارەی هاتنی بوجەی هەرێمی کوردستان لە عێراق کە تاکە بوجەیە بە ژمارە و بە داتا ئێمە ئەتوانین بیزانین و خەڵکی هەرێمی کوردستان ئەتوانن بزانن چەندێکە و چەندێکە گاتە هەرێم. بەڵام ئەوەی کە نازانرێت و بە شێوەیەکی شاراوەیە داهاتی نەوتی هەرێمی کوردستانە، داهاتی خاڵە سنووریەکانە و داهاتی ناوخۆیە کە وەزیری ناوخۆ کە ئیشی ئەو نییە لە 2 هەفتە لەمەوە پێشێک ڕایگەیان کە گوایە داهاتی ناوخۆ نزیک بۆتەوە لە 0 کە دواتر پاشگەز بوویەوە. بۆیە هەموو ئەم زانیارە نادروستانە حکوومەتی هەرێم ئەیخاتە ڕوو، بەرپرسانی حکوومەتی هەرێم ئەیخەنە ڕوو بۆ شێواندنە و ڕای خەڵکە و بۆ ئەوەیە کە زەمینە سازی بکەن بۆ دواخستنی موچە و ڕوبع موچە. بەڵام بە هەوڵ و کۆششی هاوڵاتیان و فشاری ئێمەمانان توانرا ئەو هەوڵە شکستی پێبێنرێ. زۆر باشە جەنابی شت ئەوەت ئاماژەت پێدا کە عێراقیش ناردنی موچەی بۆ هەرێمی کوردستان دواکەوتووە، بەڵام ئەوە نییە کە پشکی مانگێکی نەناردبێ. ئایا بەهۆی کۆرۆناوە ناردنی پشکی هەرێم لە عێراق دواکەوت بوو یا خۆت عێراق موچەی مانگی چەندی ناردووە وەک ئەوەی کە بەوردی ئاماژەی پێ بدەن؟ بەڵێ بۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوون بێت لە بەرچاویانە، هاوڵاتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان سەرجەم وەزارەتەکان خانەنشینان پێویستە لە سبەینەوە موچە وەربگرن هەر هەمویان و ئەوانەشی کە موچەی مانگی 2یان وەرنەگرتوواتە کە کاتە مانگی 11 بەسمەوەی لە مانگی 2 لە سەرەتای مانگی 3 موچەیان وەرنەگرتووە فەرمانبەرانی هەرێمی کوردستان خانەنشینان ئەبێ ئێستا 2 موچە وەربگرن. هەر کەسە موچەکەی دواکەوت بێت لە مانگی 2 وەری نەگرت بێت ئێستا بێ 2 موچە وەربگرێت و چونکە پارەکە لای حکوومەتی هەرێمە و عێراق ناردوێتی هیچ کێشێکی تیا نییە. ئێستا ئەم موچەیە کە ئێستا هاتووە ئەمە هاتووە بۆ قەرەبووکردنەوەی دواکەوتنی موچەی مانگی 12 کە کات لە مانگی 3 جێبەجێ بکرێت و بە پێی زانیاریەکانی ئێمە حکوومەتی عێراقی لە
پێم وابێت لە 21 مانگایە 22 مانگە تەنها 3 ڕۆژ دوای خستبوو پارەکەی بۆ هەرێمی کوردستان ناردووە و لە حسابی بانقی هەرێمی کوردستانە بۆ هیچ کێشەیەک لەبارەی حسابی بانقیەکە نەبوو حوالەکردنەکە نەبوو تەنها لە عێراق دواخستنی موچە فەرمانبەرانی عێراق بۆ ماوەی هەفتەیەک دواخرا نەک ناردنی پارەی هەرێمی کوردستان بەڵکو حکوومەتی هەرێم ویستی ئەوە بکات بە هەلێک ئەو هەلە بقۆزێتەوە و دابشکردنی موچە بخاتە مانگی 4 و بەو بۆنەیەوە بتوانێت ماوەی دواخستنی موچەی هەفەرمانبەرانی هەرێمی کوردستان لە بری 35 ڕۆژ 40 ڕۆژ جارێ بکات بە 50 بۆ نزیکەی 6 ڕۆژ جارێ. زۆر باشە. چ بە دوواداچوونێکتان بۆ ئەو 1 ملیارد دۆلارە کردووە کە لە بانکەکانی لوبنان دەستی بەسەرداگیرەوە و دەوترێت دەتوانرێت ئەم پارێ بگەڕێنرێتەوە یاخود نا؟ بەڵێ ئەو حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی نەوتی هەرێمی کوردستان لە چەند وڵاتێک و چەند بانکێکی جیاواز ئەپارێزێ بە پێچەوانەی عێراقەوە کە لە نیویۆرک ئەیپارێزێ و خاوەنی سیادێ و پارێزراوە ئەو پارەی عێراق ئەوانەی هەرێمی کوردستان هەمویان کۆمەڵێک مەترسیان لەسەرە بە بەردەوامی جگە لەم حاڵەتەی ئێستا بە بەردەوامی ئەکرێت لە دادگاکانی عالەمە کەشکات لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێ دادگاکان و ئەو لایەنەی کەشکات ئەکاوکۆی دانەغاز بینیمان ڕاستەوخۆ ئەتوانێت دەست بەسەر ئەو داهاتا بگرێ و کۆی دانەغاز کردی دواتر ئەو بانقانە کە حکوومەتی هەرێم پایتیاداگرێ زۆریان بە ئەو بانقانن کە گرفتیان هەیە وەکو هاوڵبانکی تورکی کە لایەن ئەمریکاوە سزا درراوە هەر حاڵەتێک ئەو بڕیارانە کە بەسەر ئەو بانقەکان ئەسەپێنرێت داهاتەکەی هەرێمی کوردستان کە لەو بانقەکانە ئەپارێزرێ ئەکەوێتە بەر مەترسی ماوەی نزیکەی 6 مانگێکە بەشێک لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان بەشێک لە داهاتەکە هەموو داهاتەکە نییە لە بانقێکی لوبنانیا پارێزراوە گوایە لە کاتی پێویستیە بتوان بەکاری بێنن ئەو ماوەی پێشوو ئەو زانیاریانە کە بڵاو بۆ حکوومەتی هەرێم بێئاگایی خۆی لێ پیشاندا و هیچ زانیاریەکی و هیچ لێدوانێک و ڕەتکردنەوەیەکی نەکرد دوجار دیسانە بە دەداچوونێکی ڕۆژنامەیەکی ئەمریکی کە خاوەن متمانەیە جارێکی تر بابەتەکە هاتە پێشەوە ئێمە بە دەداچوونمان کرد دەرکەوت کە بەڵێ بڕی 1 ملیارد دۆلار لە بانقێکی لوبنانیا ڕاگیراوە بە 2 هۆکارێکیان بەهۆی ئەم کۆرۆناوە کە ئێستا عالم اقتصادی عالمی و بانک و حرکاتی بانکی سنوردار کراوە سەرجەم وڵاتان سنورداریەکەن حاڵەتێکی تریشیان بەهۆی ئەوەیە کە لە ماوەی ڕابردووە لوبنان خۆپشاندان بوو دیسانەوە حکوومەتی لوبنانی بۆ ڕێگری لە کەمبوونەوەی کاش ڕێگری لە گواستنەوە و حواڵەکردنی پارە بۆ دەرەوەی لوبنان کرد بۆیە ئەم پارە ئێستا 2 مەترسی هەیە مەترسێکیانەوەیە کە ئێستا پێویستمانە و ناتوانرێت بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان ویان هەندێک مستحقاتی کۆمپانیەکانی نەوتی لێ بدرێ مەترسێکی تری ئەوەیە کە بانقەکانی لوبنان وەکو زۆربەی بانقەکانی تری عالم لە بەردەم ئیفلاسایە و لە هەر حاڵەتێکی ئیفلاسە بە هیچ شێوەیەک ئەم پارە ناتوانرێ بپارێزرێ و پارە لە ناوەچێ بە پێچەوانەی عێراقەوە کە پارەکانی سیادەیە و پارێزراوە و ناتوان لە ناو ناچێت لە هەر کاتێکە کە بانقەکەش ئیفلاس بکە بۆیە ئەم بانقی کە ئەم پارێتیا پارێزراوە لە لوبنان لە حاڵەتی ئیفلاسیە لە دۆخێک و ئێستا مەترسێکی گەورەی لەسەرە حکوومەتی هەرێم ناتوانێت بیگەڕێنێتەوە ئێمە داوامان کردووە کە وەزارەتی خارجی عێراق ئەم پارەیە بگێڕێتەوە و خۆی بکا بە خاوەنی ئەم پارەیە بۆ ئەوەی پارێزراو بێ و پارەکە تەنسیق لەگەڵ حکوومەتی لوبنانیا و پارە بگەڕێنرێتەوە بۆ عێراق لێوەشەوە بۆ هەرێمی کوردستان سەر بکرێت بەڵام ئەمڕۆ دوای ئەو داواکاری ئێمە لە وەزارەتی دەرەوە لەگەڵ دکتۆر غالبە وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ئینکاری لەوە ناکە کە پارەیەک لەوێ هەیە بەڵام ئەڵێ پارەی حکوومەتی هەرێم نییە پارەی مستحقاتی کۆمپانیەکانی نەوتە لە ڕاستیە ئەگە پارەی مستحقاتی کۆمپانیای نەوتیش بە دیسانەوە هەر بەشێکە لە پارەی داهاتی هەرێمی کوردستان خۆ مستحقاتی کۆمپانیای نەوت لە ئاو نایبن لە وڵاتێکی تر نایبن دیارە ئەبێت لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان بیبن پاشان من بەلامەوە سەیرە کۆمپانیایەکی DNOی نەرویجی لەگەڵ کۆمپانیای گەنەڵی بەریتانی کە دوو کۆمپانیای سەرەکین بەرهێنانەکەن لە هەرێمی کوردستان لە بواری نەوتە بەرهێنانەکەن ئەو دوو کۆمپانیایە بانکی تریان دەست نەکەوت و وڵاتی تریان دەست نەکەوت پارەکانی تیا پارێزن جگە لە لوبنان نەبێت کە بانکەکانی دنیای کێشەی هەیە و دنیا سکانداڵ و فەزیحەتیان هەیە لەبەرەوە ئەمانە کۆمەڵە پێویستە دان بە ڕاستیەکە بنێن بە پرسانی هەرێمی کوردستان و دان بە هەڵەی خۆیان بنێن کە سیاسەتی نەوتیان بە هەر هەموو پاکێج و بە هەر هەموو دەرکەوتەکانیەوە گەورەترین مەترسی و هەڕەشەیە لەسەر ئایندەی هەرێمی کوردستان و ئیسە کاتی ئەوەیە لەگەڵ عێراقا ئەم بابەتە یەکلایی بکەنە و چارەسەر بکەن تاوەکو ئێمە لە حاڵەتی وەستاندنی بەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان و نەفرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستانە کە لە بەردەم ئەگەرە نزیکەیان لە ماوەی چەند هەفتەی داهاتووە
ئەو کاتە داهاتی نەود لە هەرێمی کوردستانە سفرە بێتەوە و هیچ دەربازێکمان نامێنێت جگەلی عراق. ئێستا کاتی ئەوەیە کە لەگەڵ عراقا و لەگەڵ بانکی مرکزی عراقا بە شێوەی قەرز بێت بە هەر شێوەیەک بێت ئەو کەم و کوڕیەی کە لە بەرهێنانی نەوت و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان دروست ئەبێت قەرەبوو کرێتەوە. چونکم دوجارە کەوینە ناو قەیرانێکەوە نەک دەستەوسان دابنیشی سەرۆکی حکومەت بە موبایلەکەی پەیام بڵاو کاتەوە هیچ حرەکە و جوهدێ نەکە لە ترسی ئەوەی کە نەخۆش نەکەوێت بەڵام ئەو شعبەکەی بمرێت لە برسا لە بەرپرسیاتی هەڵهاتنە لە بەرپرسیاتی پێویستە ئێستا بچێتە بەغدا بەڵێ مەترسی کۆرۆنای ئەبێ هەبێ لەبەرەوە بۆچی ئێمە ئەوکو بەرپرسیارەتیمان وەرگرتووە و بووینەتە نوێنەری خەڵک لەبەرەوەی لە بری خەڵک خۆمان خێنە بەرمەترسی لە ئێستا ئەبێ سەرۆکی حکومەت لە هەوڵی ئەوە بێت زمانی ئەوە بکات بە شێوەی قەرز بێ یا بە شێوەی قەرەبووکردنەوە بێ بە شێوەی سولفە بێت پارەیەک لە عراق وەربگرێ قەرەبووی ئەو کەم کورتێنانەی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستانی پێ بکرێت نەک دابنیشن لەسەر ساجی علی و ئەو خەڵکە تەماحکەنە سەر ئەو پارەی کە لە بەغداوە هاتووە هەتاوەکو تەشریفاتەکانی خۆیانی ئەنجومەنی وەزیران و سەرۆکاتی هەرێم و بارگای بارزانی و پەرلەمانی عراقی پەرلەمانی هەرێمی کوردستانی پێبن کە دەستگای بێکەڵکن لە ئێستاە لەبری ئەوە بن پەلاماری موچەی فەرمانبەران بن با بچن لەگەڵ عراقا ڕێبکەون با لەگەڵ بەشێک لە وڵاتانی تر و بانکی نێودەوڵەتی و IMF ڕێبکەون ئەوش لە ڕێگەی عراقەوە ئێستا کاتی کردارە کاتی کارکردنە کاتی خۆ عشاردنەوە نییە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەت ئێستا لە بەردەم گەورەترین بەرپرسیارەتیان نەک خۆ عشاردانیان و لە ترسی کۆرۆنا خەڵکەکەش ئاوا بە ساحەت جێبێڵن. زۆر باشە پێشتر ئاماژەت بە پشکەکانی کۆمپانیەکان لە نێویشیاندا کۆمپانیای ڕوسنەفت کرد هیچ زانیاریەکتان لەسەر پێدانی 250 ملیۆن دلار وەک بەرچی لەلایەن کۆمپانیای ڕوسنەفت بە ڕاوێژکارێکی هەرێمی کوردستان هەیە؟ خۆی ئەو پارەی کە کۆمپانیای ڕۆسنەفت داوەتی بەڵێ پارەکەی یاوە یاوەتی بە ڕاوێژکارێک ئەو پێ وتێ کۆمیشن و ڕاوێژکار بەڵام ئەم کۆمیشنە زۆر زۆرە بڕەکەی زۆر زۆرە کە یەکەم جارێک قابلی ڕاتکردنەوە نییە بابەتەکە دراوە کۆمپانیای ڕۆسنەفت ئەم پارەی یاوە بە ناوی ڕاوێژکارەوە بەڵام ئەوەی کە ڕوون نیە ئەم ڕاوێژکارە کیە ئەم زانیاریە هێشتا پێویستی بە لێکۆڵینەوەی زیاترە و داتای زیاترە و ئەوە ڕەنگە هەندێک کاتی زیاتری پێویست بێتەوە کۆی دڵنیا بین هەرچەندە یەکێتی و پارتی ئەکتر تۆمەتبارەکەن کە گوایە ئەمە سەر بە بنەماڵی بەرزانیە لەیان یەکێتیەوە بەڵام ئێمە وەکو من وەکو خۆم کە بە دەداچوونم کردو هێشتا زانیاری مەلموسی تەواوم دەست نەکەوتەوە بەڵام بەڵێ 250 ملیۆن لە بەرامبەر ئەو ڕێکەوتنەی بینی کۆمپانیای ڕۆسنەفت کە بە شێوەیەکی پێشەکی پارەی بە حکوومەتی هەرێمی کوردستان ناوە لە ساڵی 2016 و 17 ئەو پارەی وەرگیراوەکو بە ناوی ڕاوێژکاریەوە لە دنیای ئەم جۆرە پارەیە هەیە ئەدرێ بەس بەو ڕێژە زۆرە نییە بۆ نمونە 20 ملیۆن تا 30 ملیۆن تا 50 ملیۆنیش بۆ ئەو پارەیەکە وەرگیراوە بۆ نمونە بۆ نزیکی 2 ملیارد دۆلارێک بەڵام ئەم ڕێژەیان بۆیە جێگەی گومانە کە یەکجار زۆرە و لە ڕاستیشە عادەتی ئەم ڕاوێژکارانە یاسایین و کۆمپانیای زەبەلاحن ئەم کارانە ڕێک ئەخەن وەری ئەگرن و هیچ شەفافێتێکی تیا و هیچ ترسیتیانە لە وەرگرتنی ئەم پارەیە ئەمە هەر دیسانەوەکو ئەو بابەتەی تر وایە کە پێویستی بە لێکۆڵینەوەی زیاترە ماوەیەک لەمەوە پێش بڵاو بوویەوە کە بەرپرسێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان و بنەماڵەیەکی دیاری هەرێمی کوردستان بە بڕی 10 ملیۆن دلار خانوویان لە ئەمریکا کردیەوە من بەدەداچوونم لەسەر ئەو بابەتە کردووە گەشتومەتە تقریبا زانیاری زۆر باش بەدەستێناوە بەڵام هەندێک خۆناغی تری ماوە بۆ ئەوەی خاوەنی ڕاستەقینەی ئەو پارە بدۆزینەوە و ئایا نزیکی لەگەڵ بەرپرسانی هەرێم چیە ئەم بابەتانە کە پێویستی بە کەمێک دیقەت و زانیاری ورتر هەیە نەکەوینە ناو معمەعەی دوو بنەماڵی تاڵەبانی و بەرزانی کە ئەمە دژی یەکتر بەکارهێنن ئێمە پێویستمان بە فاکتێ لەسەر ئەمە هێشتا من پێویستم بەوەیە زانیاری دروست وەربگرن بەڵام بەڵێ پارەکە وەرگیراوە و بەڵێ زۆر سپاس وەکو چۆن ئەو خانووی ئەمریکاش بەڵێ بەرپرسێکی باڵای هەرێمی کوردستان لە پشتی ئەو خانووی لە هۆلیوود گیراوە کە بای نزیکەی 6 ملیۆن دلارە 40 ملیۆن دلار بە هەردووکیانە 6 ملیۆن دلار بۆی ئەمانە مەلەفی قورسن و بابەتی زۆر هەستیارتر هەیە کە ئێمە کای لەسەرەکەین ئینشەڵا گەیشتنە نەتیجە بۆ ڕایگەشتی بڵاوەکەینەوە. بەڕێز سەرکەوت شەمسەدین ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق زۆر سپاس کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.